ئاموران دەست بکار کریە وان ڕۆپەلان چاپ دکن و ڕۆژنویسکên کۆمارا کوردستانê ji me re vedibêjin. Romana Mijabat yekemîn romana romanivîsê ji Rojavayê Kurdistanê jandost e. Ev roman bi zaravayê kurmancî hatiye nivîsandin. Ferhat Çomanî ew ji kurmancî kiriye soranî û ji aliyê malê wefayî li Hewlêrê hatiye çapkirin û belavkirin. Di heman demê de merasîmek ji bo îmzekirina vê pirtûkê hatiye sazkirin. Ev roman rojnivîskên Komara Kurdistanê ji destpêka damizrandinê û heta helweşîna komarê û bidarvekirina pêşewa Qazî Mihemed ji me re bi zimanekî wêjeyî vedibêje. جاندۆست لە کوردستانی ئێمە یەکێکە لە ڕۆمان نووسە پڕخوێنەر و پڕفرۆشەکانی کوردستان. ئەم ڕۆمانی ئێمە چاپمان کردووە مژابات ڕۆمانێکە کە باز لە کۆمەڵی ڕووداوی مێژووی گرنگی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵاتەکە بە تایبەتی لە مەهاباد و کۆماری قازی و هەندێک کارکتەری سیاسی گرنگی تایە کە دەور و کاریگەری گەوریان هەبووە لەسەر شۆڕشەکانی ئێمە. قەهرەمانê romanê yek ji pêşmergeyên Mela Mistefa Barzanî ye ku bi pêşengiya Barzanî berê xwe dide Mehabadê û çeperên Komarê diparêzin. Badînê Amêdî ku qehremanê romanê ye derbarê bajarê Mehabadê û Komara Kurdistanê wiha dibêje. Mehabad weke keçeka tazî ye ku xwe dabe ber sûlavekê di nav mij û moranê de ye. Dibêjin Mehabad bajarê mij û moranê ye. Mijabad e ne tenê xwezaya wê bi mij û moran e, lêbelê komara wê bi xwe jî di nav mij û moraneka sor de vedigevize. نمونەی کاری کورد لە بواری ڕۆماندا کاری جاندۆستە کە لە میرنامە باسی خانی دەکاوە لەو کارەی دواییدا باسی سەردەمی کۆماری کوردستان دەکات. زۆر نەتەوە لە ڕێی ئەم ژانرەوە خۆیان ناساندووە زمانەکەیان جۆری فکریان جۆری خەیاڵکردنیان جۆری داڕشتنیان جۆری زمانیان و لە ڕێگای و جاندۆستیش بە بڕوای من لە میرنامەدا و لەو کارەی دواییشیدا کە کاک فەرهاد چۆمانی وەری جێراوەتەوە بە بڕوای من توانیویە خۆ لە قەرەی ڕۆمانە بەهێزەکانی دنیا بدا. Badîn tevî leşkerên Barzanî ji bo parastina Komara Kurdistanê sînor derbas dike û diçe Mehabadê. Wek nivîskarekî li Komarê amade dibe û nêrînên wî yên rexneyî hene li ser bîr û baweriyên siyasî yên dema dawiya şerê duyem ê cîhanê û bi rohiyeteka dijber rojên jiyana xwe li Komarê derbas dike. ڕۆمانێکی مێژوویە مێژووی کۆماری مەهاباد باز دەکات بە زمانێکی ئەدەبی بە زمانی ڕۆمان. ڕۆمانە گرنگی تایبەتی خۆی هەیە یەکەمین ئیشی ئەدەبیە وەکو ڕۆمان لەسەر کۆماری مەهاباد کرابێتن هەم وەک خودی ڕۆمانەکە و ناوەڕۆک و فانتازای ڕۆمانەکە هەم وەکو ئەرکە مێژوویەکەی ڕۆمانێکی زۆر گرینگە و ئەمڕۆ لەرکوانە چاپ کرا و بڵاو کرایەوە بەواژووی وەرجێڕەکەی یان وەک خۆی کاک فەرهاد گوتنی کە گۆڕینی کردووە لە کورمانجیەوە بۆ سۆرانی. Tevî giringiya nivîsandina dîroka Kurdî bi zimanê wêjeyî yê vegotin û romanê jî di heman demê de ev roman pêngaveke ji bo guhastina wan tekstên ku bi zaravayeka sereke ya Kurdî tên nivîsandin ji bo zaravayeka din. Hêviya min ew ku ev Mijabat ez bêguman kak Ferhad baş wergerandiye ji ber ku navdestê min de jî heye ew wergerandina wî min lê nihêriye zimanê wî jî baş e min çend heval û dost û kesan jî bihîst ku wergerandinek gelek baş pêk hatiye. Hêviya min ew ku xwendevanên kurmancî xwendevanên soran li Herêma Kurdistanê yan jî li Kurdistana Rojhilat bibe cihê pesendiya wan û pêşwaziya wan jê re germ be. Ne ji bo mijara wê lê ji bo ku romanek behsa qonaxek ji tarîxa Kurdî ji bêjûya Kurdî dike ku divê ronayî were ser
بتایبەتی پێشەوا قادی محەممەد کەسایەتیە گەورە ناو کوردادا هم ڕەوشەمبیر هم پێشەوایەکی نەتەوی ملەتێک کووردە و دەبێ ئەم ببیر بینن نەتەنێ بە ساڵێ جارێکی دەما دامەزرادنا کۆمارە کوردستانێدا لێ هەروەها بڕۆمانانژی ببەرهەمێن وێژەیژی هێویا من ئەوە جهێ پەسەندکردنا وە بە ئەڤڕۆمان دروستکردنا پرا ناوبەرە زاراوەیەن کوردی و حەولدانا داناسینا خوێنەرێن پارچەیەن کوردستانê بە ئەدەبیاتە هەڤودن خەونا فەرهاد چۆمانی بوو. بۆ من مژابات ڕۆمانێکی گرنگ و سەرنجڕاکێش بوو لەبەرەوەی ڕۆمانێکی مێژووی گرنگە بۆ کورد کە کەم وایە ڕۆمان نووسا کوردەکان کاریان لەسەرەوە کردبێت کە ڕۆمانی مێژووی بنووسن و لە ڕەهەندێکی تریشەوە نزیکی خودی دەقەکە لە ڕۆحی خۆمەوە وای زیاتر هانیەوەی دام کە من دەست بۆ کارە بکەم ئەم کارە بۆ من ئەگەرچی کارێکی سەرەتایی بوو بەڵام زۆر پرچێژ و خۆش بوو و بەداخۆ من هەمیشە ئەوە ئەڵێمەوە کە خۆزگە پێویستی بە من ناکرد کە ئەم کارە بکەم هەر خەڵ دانیشت کورد لە هەر پارچێکی کوردستان بێ لە زاراوە و شێواخەوتنی یەکتری تێگەیشت با و پێویستی بە گواستنەوەی دەقەکان نەکرد بە بەڵام کە ئێستا مش هەیە من پێم وایە گرینگە جگە لە من کەسانی تریش ئەوانەی کە زاراوەکە کوردیەکان نەزانن کاری وا بکەن بۆ ئەوەی هەموو پارچەکان بەیەکەوە لە فەرهەنگی یەکتر تێبگەین بەیەکەوە بتوانین ئەم پردانە زیاتر مکۆم و تۆکمە بکەین بتوانین ئاشنای فەرهەنگ و شێوازی نووسین و دەقادەبیەکانی یەکتر ببین. ژان دۆست ji bajarê Kobanê yê Rojavayê Kurdistanê ye û heta niha heft roman belav kirine û lêkolîneka berfireh li ser mem û zîna Ehmedê Xanî drûst kiriye û dîwaneke wî ya helbestan jî heye. Jan bi her du zimanên Kurdî û Erebî dinivîse.